ئەو کاتتان باش قوتابیان لێ بەڕێز بەردەوام دەبین لەسەر ئەو فۆرسانەی کەوا لە حازەڕەی پێشوو باسمان کرد گوتمان چوار جۆرە فۆرسمان هەیە فۆرسێک کۆنستانت بێت باسمان کرد گوتمان بۆ نمونە ئەگەر پارتیکلێک لەسەر ڕوویەکی لێژ بێتە خوارەوە ئەوە بە هێزێک دێتە خوارەوە هێزەکەی نەگۆڕە لە ئێگزامپڵی 5 و 6 باسی ئەومان کرد ئێستا لە ئێگزامپڵی 7 باسی فۆرسێک دەکەین کە نەخشەیە لە بۆ تی ft یەکسانە بە ct c کۆنستانتە t کاتە تایمە جا ئەو جۆرە پرسیارانە باسی ئەوی دەکەم مەسەڵەن v بدۆزۆ بە دەلالەتی تایم یان x گوتمان ئەگەر f نەخشە بێ لە بۆ تی واتە ئەکسیلەرێشن نەخسەیە لە بۆ تی وەر کاتێک باسی کە دڵێ a block is initially at rest واتە کاتێک t سفرە x سفرە v سفرە ئەمە بۆ ئەوە بەکاردێت initial condition بۆ ئەوە بەکاردێت بۆ ئەوی نەگۆڕی تاواکاریەکەی پێ بدۆزینەوە یا با ئەوی حدودی تەکاملەکەی پێدا بنێن تاواکاریەکە سنووری تاواکاریەکە بزانین لەکوێ بۆ چێە لەوێەوە دەتوانین بە initial condition دیاری بکەین کەواتە کە دڵی at rest مانای وایە t سفرە x دەکات سفر و v دەکات v نۆت واتە دەکاتە سفر کەواتە ئەگەر f نەخشە بێ لە بۆ تی دەتوانین بڵێن ئەی بدۆزینەوە کەواتە ئەی نەخشەیە لە بۆ تی و ئەیش دەکاتە dv over dt کەواتە لێرە جارێک تاواکاری وەرگین ئەگەر یەک جار تاواکاری وەرگین v دەردەچێت c نەگۆڕە لە تاواکاریەکە دەریدێنین تاواکاری t dt دەکات t تواندوو over بۆ دۆزینەوەی x جاریشتر تاواکاری وەردەگرین ئەگەر تاواکاری ئەو نەخشەیە وەرگین بمانێت t تواندووە دەبێتە t توان سێ لەسەر سێ ئەو دووەش دەبێتە 6 با ماشەوە لە ئێگزامپڵی 8 هەمان شتە بەڵام لێرە ct تواندووە ئەگەر سێری بکەین هەمان ئێگزامپڵە بۆ ئەوەی v بدۆزینەوە جارێک تاواکاری وەردەگرین بۆ ئەوی x بدۆزینەوە جاری دوم تاواکاری وەردەگرین سەرەتا ft مان هەیە لە ft دابش ئێمی دەکەین ئەی دەردەچێت کە تاودانمان دۆزیەوە تاواکاری وەردەگرین vt دەردەچێت جاریشتر تاواکاری وەردەگرین xt دەردەچێت بە هەمان شێوە دەتوانین v xەکە بدۆزینەوە لە ئێگزامپڵی نۆ باسی فۆرسێک دەکەین نەخشەیە لە بۆ v fv یەکسانە سالب c جاریشتر is constant v داوای چی دەکەین vt xt vx لێرە لە بیرمانێت کە داوای vx دەکات دەبێت چێن ڕوول بەکاربێنین نابڵێ هاوچێشەکە وەکو خۆی بنووسینەوە جاریشتریش دێن f مان هەیە بۆ دۆزینەوەی f بەزمان ناڵێ ئادرێست سەرەتا دەڵێ initial velocity v نۆت یعنی کاتێک کە t سفرە x سفرە بەڵام v سفر نییە v نۆتە v نۆتی دایە لە پرسیارەکە ئەو فەرقە هەیە لێرە لەگەڵ پرسیاری 7 و 8 کەواتە fv مان هەیە دابش ئێمی دەکەین دەبتە iv مان هەیە لێرە ئەگەر ئەیمان هەبوو iv مان دۆزیەوە ئەی نەخشەیە لە بۆ v دەباتی c over m نووسیتمان کەی c over m دەنووسین کەی کەواتە ئەی دەکات ناقص kv v ڤیلۆسیتیە ئەی تاودانە جاریشتر یەک جار تاواکاری وەردەگرین v دەردەچێت ئەکسپرێشنی دەکەین v لەلایەک k لەلایەک dv over v تەکاملی دەکاتە ln v ئەو دیارە ln ئەمە بۆ ئەوی لنەکە نەمێنێت هەر کاتێک بمانەوێت لە هاوچێک لن نەمێنێت دەبێ ئینڤێرسی لن وەرگین ئینڤێرسی لنیش ئەکسپۆنێنشەلی هەردوو لە هاوچێشەکە وەردەگرین لنەکە نامێنێت کەواتە vەکە دەکات v نۆت ئەکسپۆنێنشەلی ناقص kt وەگە بمانەوێت ڕسمی بکەین ئەکسپۆنێنشەلی ناقص kt ئەوە ڕسمە kt فێریکەن ئەوە ئەکسپۆنێنشەلی ناقص kt ئەگەر v مان هەبێ بمانەوە x بدۆزینەوە چی دەکەین جاریشتر تاواکاری وەردەگرین ئەمە تاواکاری ئەو نەخشەیە وەردەگرین ئەکسپۆنێنشەلی ناقص kt بۆ تاواکاری ئەکسپۆنێنشەلی ناقص kt تاواکاری ئەکسپۆنێنشەل دەکاتەوە هەر خۆی ئەکسپۆنێنشەل بۆ مەرجێک داتاشراوەی توانەکەمان هەبێ داتاشراوەی توانەکە دەکات ناقص k کەواتە دەبێت زارانی ناقص یەک لەسەر k بکەین ئەمە تاواکاریەکەمان وەرگێت و جاریشتر کە تاواکاریەکەمان وەرگرت ئەو جارە حدودەکەی دادەنێن لە سفر لە بۆ t ئەمە سفر لە بۆ x بەڵام ئەگە سێری بکەین vەکە حدودەکەی لە چەند بوو حدودی
لە سفر لە بۆ تی ئەمە ناڵێن سفر لە بۆ ڤی بیدات کاتێک کە تی سفرە خێراییەکەمان ڤی نۆتە ڤی نۆت لە بۆ ڤی دەڵێن بەڵام لە ئێکسەکە دەڵێن سفر لە بۆ تی لێرەش دەڵێن سفر لە بۆ ئێکس کات ئێکسەکەش دەدۆزینەوە بەو شێوەیە هاوچێشەکەشی دەتوانین وێنە بچێشین بۆ دۆزینەوەی ڤی بە دەلالەتی ئێکس دەبێت چەند ڕوول بەکاربێنین و کتێبینیە کە و پێشتریش پێمان گوت هەر کاتێک داوای دۆزینەوەی ڤی بکا بە دەلالەتی ئێکس دەبێت چەند ڕوول بەکاربێنین یانی دەڵێن ئەی دەکاتە ڤی دیڤی ئۆڤەر دی ئێکس ڤی دیڤی ئۆڤەر دی ئێکس دەکاتە ناقس کێڤی و جاریشتر سیپەرێشنی دەکەین سیپەرێشنی یعنی ڤیەکان لەلایەک ئێکسەکانیش لەلایەک تاواکاری هەردوو لای وەردەگرین ڤی دەکات ڤی نۆت ناقس کەی ئەوەش هاوچێشەی ڕاستەهێڵە ئەگە بمانەوێت وێنەی بکێشین ئەمە ڕاستەهێڵێکە کە تەوەرەی وای لە ڤی نۆت دەبڕێ و تەوەرەی ئێکس لە ڤی نۆت لەسەر کەی دەبڕێ واتە یەکتر بڕینی ستوونی و یەکتر بڕینی ئاسۆیی یەکتر بڕینی ستوونی یعنی کاتێک کە ستون ئێت تەوەرەی ستوونی دەبڕێت ئێکسی دەکەینە سفر دەبتە ڤی نۆت یەکتر بڕینی ئاسۆیی کاتێک کە تەوەرەی ئێکس دەبڕێت ڤی دەکەینە سفر وای دەکەینە سفر یعنی ڤی دەکەینە سفر کات ئێکس دەکاتە ڤی نۆت لەسەر کەی یەکتر بڕینی ستوونی و یەکتر بڕینی ئاسۆیی کە لە پۆلی 6 وەرگیراوە نمونەی ئاخیر ئێگزامپڵی ئاخیر the force as a function of position only یعنی کاتێک فۆرسێک پێناسەی یعنی نەخشە بێ لە بۆ ئێکس بەتەنها گوتمان چوار جۆرە فۆرسمان هەیە force is a function of time force is a function of velocity باسمان کرد force is constant باسیوشمان کرد جۆری چوارەم و ئاخیر لە the force as a function of position only فۆرسێک کە نەخشە بێ لە بۆ ئێکس ئەمە یەکێک لە هەرە فۆرسە گرنگەکانە لە فیزیا چونکە کاتێک فۆرسێک نەخشە بێ لە بۆ ئێکس ئەمە مەفهومی جوولەوزە و ماتەوزەمان دەداتێت لە فیزیا کەواتە سەرەتا دەبێت ئەو بزانێت چ فۆرسێک هەیە لە فیزیا پێناسەی جوولەوزە و ماتەوزەمان لە بۆ دەکات دەڵێن ئەو فۆرسەی کەوا نەخشەیە لە بۆ ئێکس f of x و هەر کاتێک گوتمان ئەگەر فۆرس نەخشە بێ لە بۆ x دەبێت چەند ڕوول بەکاربێنێت کەواتە fx بزانێت دەڵێن mv dv over x و بەم شێوەیە mv dv over dx دەتوانین بەم شێوەیە بنووسین بڵێن m over 2 d over dx v توان دوو ئێستا ئەگەر داتەشراوی v توان دوو وەرگین دەبتە 2 v dv over dx وەک خۆی لێ دێتەوە و m over 2 نەگۆڕە دەتوانین لە ناو داتەشراوەکە یان دەبێتە d over dx یەک لەسەر 2 mv توان دووش لە فیزیا پێ دەڵێن جوولەوزە کەواتە بزانە ئەگەر فۆرسێک نەخشە بێ لە بۆ x دەکاتە گۆڕانی جوولەوزە بەنسبەت x ئەمە پێناسەیە لە فیزیا واتە بەمانایشتر جوولەوزەی پارتیکڵێک یان با بڵێن هەموو کاتێک تاواکاری fx dx دەکاتە گۆڕان لە جوولەوزە تاواکاری fx dx لە فیزیا پێ دەڵێن ئیش یەکسانە بە گۆڕان لە جوولەوزە ئەگەر فۆرسێک نەخشە بێ لە بۆ x تاواکاری وەرگرین بەنسبەت x ئەو کاتە چمان دەداتێ گۆڕان لە جوولەوزەمان دەدات کاتە لە فیزیا هاوچێشەی یەکەم هەموو کاتێک ڕاستە واتە هەموو کاتێک ئیش لە فیزیا دەکاتە گۆڕان لە جوولەوزە بەڵام هاوچێشەی شترمان هەیە دەڵێن ئیش دەکاتە ماینس گۆڕان لە ماتەوزە بەڵام ئەم هاوچێشەیە هەموو کاتێک ڕاست نییە هاوچێشەی دووەم زانە ئیش دەکاتە ماینس گۆڕان لە ماتەوزە بەڵام کەی ڕاستە بە مەرجێک ئەگەر هاتوو فۆرسەکەمان کۆنزەرڤەیتیڤ بێت واتە پارێزراو بێت کۆنزەرڤەیتیڤ فۆرس واتە فۆرسێک پارێزراو بێت بە چ فۆرسێک دەڵێن کۆنزەرڤەیتیڤ فۆرس واتە مانای کۆنزەرڤەیتیڤ فۆرس لە فیزیا چییە کۆنزەرڤەیتیڤ فۆرس کاتێک فۆرسێک تەنها نەخشە بێ لە بۆ x پێ دەڵێن کۆنزەرڤەیتیڤ فۆرس واتە ماتەوزەمان هەیە واتە وزە پارێزراوە جوولەوزە کۆ ماتەوزە دەکاتە کۆنستان
دەکاتە E ئەگەر فۆرسێک کۆنزەرواتیڤ بێت واتە ماتەوزە هەیە ئەگەر فۆرسێک نەن کۆنزەرواتیڤ بێت واتە ماتەوزە نییە و هەر کاتێک فۆرس کۆنزەرواتیڤ بێت ئەوە جوولە وزە کۆ ماتەوزە دەکاتە کۆنستانت هەمزانە هاوکێشەی 1 و 2 بین کۆ بکەینەوە لەگەڵ یەکتری ئەو کاتە داتاشراوی تی کۆڤی دەکاتە سفر واتە تی کۆڤی دەکاتە کۆنستانت جوولە وزە کۆ ماتەوزە دەکاتە وزەی گشتی و دەکاتە کۆنستانت کەم ئێ هاوکێشەی ڕاستە ئەم هاوکێشەی ڕاستە ئەگەر هاتوو فۆرسەکە کۆنزەرواتیڤ بێت ئەوا دەبێ ئەو فۆرسەمان هەیە کۆنزەرواتیڤ فۆرس بێت ئەو لە هاوکێشەیە دەتوانین خێراییەکە بدۆزینەوە ئێستا ڤی لێرە بۆ ئەوەی ڤی بدۆزینەوە دەکاتە زائید ناقز ڕێژی ئەوە ئەگەر سەیری ڕێگەکە بکەین ئەو ڕێگە کەنجی پۆزەتیڤ دەبێت بە مەرجێک پۆزەتیڤ دەبێت ئی گەورەتر بێت ویان یەکسان بێت لە پۆتێنشەڵ ئینێرجی ئەو کاتە ڤیەکە دەبێتە ڕیاڵ و هەر کاتێک کە بین ئێمە ئەگەر بین وێنەی پۆتێنشەڵ ئینێرجی بەنسبەت ئێکس بچێژینەها ئەمە گۆڕانی پۆتێنشەڵە بەنسبەت ئێکس عادەتەن بەم شێوەیە پۆتێنشەڵ دەگۆڕێت ئەگەر ئەم هێڵە سوورە و خەتە ڕاستە سۆرە بە تۆتال ئینێرجی دابنێن کەواتە ئەگەر ئەم خاڵە وەرگرین ئەلێرە لەم خاڵە ئەگەر سەیری بکەین ئەم خاڵە هەر هەمووی لێرە سەیریکەین لێرە هەمووی پۆتێنشەڵ ئینێرجیە کەواتە جوولەوزە سفرە جوولەوزە سفرە واتە خێرایی سفرە پێ دەڵێن تێرنینگ پۆینتس یانی خاڵی گەڕانەوە لە ئێکستریش بە هەمان شێوە ئەگەر سەیری بکەین لەم خاڵە لێرە ئەمە ماتەوزەمان هەیە VX3 لێرە جارشتر جوولەوزە سفرە بەڵام لە X2 ئەگەر سەیری بکەین بەشێک لێرە ماتەوزەیە ئەو بەشێک کە ماوە دەبێتە جوولەوزە کەواتە ئەگەر بین لێرە سەیری بکەین VX1 هەمووی پۆتێنشەڵە لە X1 لێرە لە X2 کەسکەکە پۆتێنشەڵە شینەکە جوولەوزەیە کەواتە هەردووچیان کۆکەینەوە دەبێتە سۆرەکەوانی ئی کەواتە ئەگەر بین خاڵشتر وەرگرین لە دەرەوە لێرە X3 X4 وەرگرین لێرە ئەگەر سەیری بکەین دەڵێ V is not real یعنی نابێت کەواتە ئەو allowed region ئەوەی کەوا مەسموحە لە بۆ جوولەی پارتیکلەکە ئەوەیە دەبێت چ بێت دەبێت پۆتێنشەڵ ئینێرجی بچووکتر بێت ویان یەکسان بێت بە تۆتال ئینێرجی ئەمە مەفهومی جوولەوزە و ماتەوزەمان دەداتێت لە فیزیا و کەی ئەو مەفهومە ڕاست دەردەچێت دەڵێن ئەو مەفهومە ڕاست دەردەچێت ئەگەر هاتوو باسی فۆرسێک بکەین کە فۆرسەکە نەخشە بێت لە بۆ X و هەر کاتێک فۆرسەکەمان کۆنزەرواتیڤ فۆرس بێت ئەو کاتە جوولەوزە کۆ ماتەوزە دەکاتە ئی و دەکاتە کۆنستانت کەواتە بۆ پێناسی پۆتێنشەڵ ئینێرجی لە مەودوع هەر کاتێک بمانەوەی پێناسی پۆتێنشەڵ ئینێرجی بکەین ئەو کاتە پۆتێنشەڵ ئینێرجی دەڵێن دەکاتە -fx dx و هەر کاتێک بمانەوێت پێناسی پۆتێنشەڵ ئینێرجی بکەین دەبێت لەوە لەبیر نەکەین کەوا دەبێت فۆرسەکە کۆنزەرواتیڤ بێت ئەوە خاڵێک و لە بۆ دۆزینەوەی پۆتێنشەڵ ئینێرجی دەبێت ڕفرێنس لیڤڵمان هەبێت واتە لیڤڵێک دادنێن کەوا پۆتێنشەڵەکەی تێدا سفر بێت واتە پۆتێنشەڵ لە بەرزی سفر دەکاتە سفر کەواتە دەتوانین بڵێن دوو جۆرە ئینێرجیمان هەیە کاینەتیک ئینێرجی ئەمە پێ دەڵێن ئینێرجی ئۆف مۆشن و پۆتێنشەڵ ئینێرجی ئەمە دەڵێن ئینێرجی ئۆف کۆنفیگوریشن ئەو کاتە لە دووەم دەکاتە ئەو ئینێرجی کۆکراوە دەتوانین بەم شێوەیە بدۆزینەوە ناقس fx dx ئەمە یاسایەکە بەکاردێ بۆ دۆزینەوەی پۆتێنشەڵ ئینێرجی بۆ نمونە ئەگەر بە ئێگزامپڵ وەرگرین کاتێک پارتیکلێک دێتە خوارەوە بەم شێوەیە لە بەرزاییەک دێتە خوارەوە کەواتە ئەو هێزی کە پارتیکلەکە دێنتە خوارەوە پێ دەڵێن mg سێریکەن mg ئەو هێزەیەکەوە پارتیکلەکە دێنتە خوارەوە ئەنجا ئەمە لە دوو خاڵی جیاواز کەواتە هێزی کێشکردنمان کەواتە لێرە ئەگەر mg بە تەوەرەی y دابنین کەواتە بۆ دۆزینەوەی پۆتێنشەڵ ئینێرجی دەڵێن v دەکاتە سالب fy dy
ئەگەر زێت بێ دەڵێن دەکاتە سالب f z dz کاتە دەڵێن potential energy دەکاتە fx dx یان fy dy fy یەکەمان دەکاتە mg mg-کە کۆنستانتە تەکاملی dy دەکاتە زائد کۆنستانت اینجا بدەین ئەو کۆنستانتە دەدۆزینەوە ئەو کۆنستانتە گوتمان دێن زەوی بە ڕفرێنس دادنین بەرزیەکە لێرە سفرە کەواتە دەڵێن پۆتێنشەل لە بەرزی سفر دەکاتە سفر کەواتە سیەکە دەدۆزینەوە یعنی کەواتە ڤیکە بە سفر دادنین کاتێک وای سفرە کەواتە سی دەبێتە سفر کەواتە بۆ دۆزینەوەی پۆتێنشەل ئینێرژی دەتوانین تەنها ئەو یاسایە بەکاربێنین mgy کەواتە کاتێک پارتیکڵێک لە بەرزاییەک دێتە خوارەوە کە پێی دەڵێن گراڤیتیشنال پۆتێنشەل ئینێرژی ئەو کاتێک دەڵێن mgy یان mgh بەرزیە کاتە گراڤیتیشنال پۆتێنشەل ئینێرژی چۆن دەدۆزینەوە دەڵێن v دەکاتە mgh m بارستایی پارتیکڵەکەیە بە کیلۆگرام سابی دەکەین g تاودانی زەویە 9.8 مەتر لەسەر سێکند توان2 h بەرزیە پارتیکڵەکە چەند بەرزە ئەگەر پارتیکڵەکە بکەوێتە سەر ڕفرێنس ئەوە پۆتێنشەل ئینێرژی دەبێتە سفر ئەگەر پارتیکڵەکە بکەوێتە سەرەوەی ڕفرێنس ئەوە پۆتێنشەل ئینێرژیەکە موجب دەبێت چونکە بەرزەکە موجبە و ئەگەر پارتیکڵەکە بکەوێتە ژێرەوەی ڕفرێنس ئەوە پۆتێنشەل ئینێرژی سالب دەبێت چونکە بەرزیەکە سالب دەبێت ئەنجا دەتوانین لێرە هەندێک ئێگزامپڵ وەرگرین بۆ نمونە ئەگەر fx لێرە بزانین f نەخشەیە لە بۆ t لە a لە b لە c گوتمان ئەگەر fێک نەخشە بێ لە بۆ t چی دەکەین ئەمە f نەخشەیە لە بۆ t واتە a نەخشەیە لە بۆ t جارێک تەواوکاری وەردەگرین دەبێتە خێرایی جاری دووەم تەواوکاری وەردەگرین دەبێتە x ئەمە لە پرۆبلمی یەکەم سێ فۆرسمان هەیە ئەگەر سەیریکەین لە هەر سێکیان ئێفەکە نەخشەیە لە بۆ تی لە ئەی لە بی لە سی ئەنجا تەواوکاری ئەگەر ئێف نەخشە بی لە بۆ تی دابەشی ئێمی بکە هەردوو لای هاوچێشەکە ئەوە ئەی دەردەچێت تاودان ئەوە تاودان ئەی ئەگەر جارێک تەواوکاری وەربگرین دەبێتە خێرایی ئەگەر جاری دووەم تەواوکاری وەرگرین دەبێتە x بە هەماشەوە لە بۆ b و لە بۆ c ئەگەر سەیریکەن لێرە شیکار کراوە بە هەماشەوە نمونەی دووەم ئەگەر f نەخشە بێ لە بۆ x وتمان واتە ئەی نەخشەیە لە بۆ x چی دەکەین دابەشی ئێمی دەکەین هەردوو لای هاوچێشەکە ئەو x دەردەچێت بەڵام وتمان هەر کاتێک ئەگەر f نەخشە بوو لە بۆ x دەبێت چ بکەین دەبێت چین ڕول بەکاربینین ها v ئەوە dv over dx یان دەرێن مشتقەت x d مشتقەت x لەسەر x ئەو v dv over dx کاتە جاریشتر ئەگەر جارێک تەواوکاری وەرگرین x دەردەچێت کە ئەوەی کە لێرە گرنگە ئەمە دەمانەوەی xەکە بدۆزینەوە چونکە لە پرسیارەکە داوای x دەکات بە هەماشەوە کەواتە لە بیرمان نەچێت ئەگەر فۆرسێک نەخشەبی لە بۆ x واتە تاودان نەخشەی لە بۆ x کاتێک هاوچێشەی نیوتن دەنووسین لە پرۆبلمی دوو لە a و b و c دەبێت چین ڕول بەکاربهێن ئەمە بەنسبەت b ئەمەش بەنسبەت c لە پرۆبلمی سێ دەڵێ پۆتێنشەل ئینێرژی لە بۆ ئەو فۆرسانە بدۆزەوە ئەمە پرۆبلمی دووە بۆ دۆزینەوەی پۆتێنشەل ئینێرژی گوتمان دەبێت ئەم هاوچێشەیە بەکاربێنین دەڵێن vx دەکاتە ناقسەن تەکامل fx dx ئەوە f ئەدانێ یان ئەوە یان ئەوە کاتە تەواوکاری ئەوە وەرگرین دەبتە f نۆت x طبعا بەنسبەت x وەردەگرین ئەمەش cx دەبتە cx توان2 لەسەر 2 اینجا یان دەبێت حدودی تەکاملەکە دانێن یان دەڵێن زائد کۆنست طبعا بەنسبەت بیش بەنسبەت سیش بە هەماشە ئێگزامپڵێکی تر ئەگەر v مان هەبێ v ئەمە vە vx نەخشەیە لە بۆ x ئەلفا کۆنستانتە x ئەو کاتە جارشتر دەتوانین چین ڕوول بەکاربینین ئەگەر v مان هەبێ بمانەوێت
acceleration بدۆزینەوە یان force بدۆزینەوە f دەکا m ئەی کەواتە پێویستمان بە ئەی هەیە ئەی دەکات dv over dt دەبێت تێڕوول بەکاربێنین یعنی دەبێت بڵێن ئەی دەکاتە dv over dt لە باتی dv over dt دەڵێن v dv over dx ئەنجامەکە بەم شێوەیە کاتە جارشتر بۆ ئەو ئێگزامپڵانە دەرێن هەر کاتێک vx مان هەبوو fx مان هەبوو ax مان هەبوو دەبێت چین ڕوول بەکاربێنین چین ڕوولمانای چێ مانایە لە باتی بڵێن m ئەی یان بڵێن m dv over dt دەڵێن m v dv over dx ئەمە تێبینیەکە کە چەند جار دووبارەمان کردەوە لە هەمان ئێگزامپڵی چوارەمیش هەمان تێبینی هەیەکەوە جارشتر لەبەرەوە ڤمان هەیە نەخشەی لە بۆ x دیسان دەبێت چین ڕوول بەکاربێنین و ئێگزامپڵی پێنجەم و کۆتایش ئەوە فۆرسێکە نەخشەیە لە بۆ v و کاتێک فۆرس نەخشە بێت لە بۆ v ئەو کاتە دەبێت سیپەرێشنی بکەین vەکان لەلایەک و ئەکسەکانش لەلایەک ئەو کاتە دەتوانین شیکاری پرسیارەکەی پێ بکەین لێرە کۆتایی بە بەشی یەکەمی چاپتەر سێ دێنین کەوا چەند ئێگزامپڵێک و چەند فۆرسێکمان باس کرد ئەو فۆرسانێک کە باسمان کرد کۆمەڵێک فۆرس بوون فۆرس نەخشە بوو لە بۆ کات و هەروەها فۆرسمان هەیە نەخشەیە لە بۆ x و فۆرسمان هەیە نەخشەیە لە بۆ v و ئەگەر فۆرسش نەخشە نەبوو لە بۆ هیچێک لەمانە ئەمە گوتمان پێی دەڵێن the force is constant اینجا لە بەشی دووەمی ئەم چاپتەرە باسی تەطبیقاتی ئەم فۆرسانە دەکەین مەسەلەن بۆ